الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس، أمرو كدو يكي صالي 2026 ميلادية، يكم متاري صالي نوي ميلادي لمالي خومانوا ككردومان بمزقوت يكي بچكولا بەویستی خوای پەروەردگار لەسەر بانگەوازی خۆمان بۆ ئاینی پڕبەرەکەتی ئیسلام هەر بەردەوام دەبین. هەرچەنە ئەوقافی هەولێر ڕێگری بکە لەوەی کە بچینەوە سەر مینبەر و لە هیچ مزگەوتێکا وتارێک و محاضەرەیەکمان هەبێ، ئینشاءالله هیچ هێزێک ناتوانێت لە ماڵی خۆمانەوە ڕێگری ئەوەمان لێ بکە کە دینی خوای پەروەردگار بە ئێوەی خۆشەویستان و ئازیزان ڕابگەێنین. هەموو جیهان لە هەموو جیهان بەڕێزان ساڵی تازەیە، بەڵام لێرە لە باشووری کوردستان لە سایەی دەوڵەتێکی عێراق کە لەوەتی دامەزراوە بۆ دژایەتی کورد دامەزراوە و ئێستای لە ڕابردوو پاکتر و نێتچاکتر نییە، لە سایەی دەوڵەتێک کە شیعە و سوننەیەک سەرپەرشتی دەکەن، سپڵە و نمەک حەرام و بێوەفا کە ڕۆژگارێک کونە مشکیان لێبوو بە قەیسەری تەنها لە کوردستاندا دەحەوانەوە و لە ژێر سایەی کورداندا حەسابوونەوە، ئێستا کە گەیشتوونە کورسی و کولێرە و پێگە و دەسەڵاتی خۆیان لە ناوەندی بەغدادا تۆڵە لە میلەتێکی فەقیر و هەژار و موچەخۆر دەکەنەوە لەگەڵ حکوومەتێکی هەرێمی کوردستانی کەم تەرخەمی بێباکی شپرزەی ناو خۆمان، بەداخەوە کە تازە بە تازەوە موچەی مانگی دابەش دەکرێت. ئەمە پێمان دەڵێ لە کوردستان هێشتا ساڵی 2025، هێشتا بەڕێزان 2 مانگمان ماوە ئێمە بگەینە سەری ساڵی میلادی. لە هەموو جیهاندا ساڵی 2026، ئەمڕۆ 2/1/2026، لەم باشووری کوردستانە هێشتا مانگی 2025، کەواتە یەکەم هەرگیە لە مسڵمانێکی خۆ بە تازەخوازی کوردی دووەنەدی و یادی سەری ساڵی کردەوە و داری بە گڵۆب ڕازاندەوە و چوە سەر شەقام و کوڵاوی لەسەر کرد، ئەوە بزانە کوڵاو کراوەتە سەری، ئەوە خەڵەفاوە و خەڵەتاوە. دووەم، هەر برپرسێکی حیزبی و حکومی لەو سەری ساڵی میلادیەدا پیرۆزبایی کرد، ئەوە شەرمەزاریە بۆی. پیرۆزبایی لە خەڵکی کوردستان مەکە بڕۆ خەمی دوو موچەی فەوتاوی ئەو میلەتە هەژارە بخۆ. ئایا سەری ساڵ هەر ڕەقس و سەما و چوونە سەر جادە و شەقامەکانە، هەڵدانی یاری ئاگرین و تەق و تۆقە؟ ئەمە ئەگەر بۆ کابرایەکی ئەوروپی، بۆ کەسێکی ئەوروپی و ئەمریکی کە هەموو ژیانی وەکو سەعات بە چرکە کار دەکا، تەنها کەمێک ڕۆژی پشووی هەفتە و سەری ساڵی هەیە، شتێکیش دەرببڕێ ڕەم بێ زۆی لێی نەگیرێ. بەڵام ئەی ئێمە لە کوردستاندا لە شایی و خۆشی چیدا ئەم کارە بکەین کە هەموو ڕۆژێکمان پشووە، هەموو ڕۆژێکمان سەری ساڵ و هەموو ڕۆژێکمان بێبەرهەمیە؟ ئێمەی مسڵمان چی بکەین؟ ئێمە کە ڕەخنە لە کەسانێک دەگرین ئاوا یادی سەری ساڵیان کردەوە، ئەی خۆمان چی بکەین؟ یەکەم، داوای لێخۆشبوون لە خوا بکەین لە گوناهەکانمان. هەموو سەری ساڵێکی نوێ پێویستە داوای لە خوای پەروەردگار بکەین کە لە گوناهەکانمان ببورێ. بەڕێزان، گوناه هەر زیناکار نییە، هەر عەرەقخۆر گوناهبار نییە. ئەو غەفڵەتەی کە ئێمەی ئەهلی ئیسلامی گرتووە کە بەڕاستی جار هەیە بە هەفتە بیری قیامەتن ناکەوێتەوە. ئاەتەکانی قورئان دامان ناسڵەکێنێ، لەگەڵ قورئان خوێنێکی دەنگخۆشە فرمێسک بە چاوتانایە و وا نازانی لە مەشهەدەکانی قیامەتدای ئەم غەفڵەتە کە دڵ و دەرونی تاریک کردوین و داگیر کردوین، بەخوا تەوبەیەکی ڕاستەقینەی دەوێ، بەخوا چوونەوەی دەوێ. زانای سەردەم خوالەی خۆش بێ کە لەم ساڵانەی ڕابردوو وەفاتی کرد، شێخ محەممەد غەزالی،
کابرایەک ناسیاوی دەبێ، ئاشنایەتیان دەبێ، کابرا بەردەوامە و ئالوودەبووی مادە عەرەقیەکان و ئەو مەشروباتانەیە، عەرەق خۆرە، بەردەوام دەخواتەوە و سەرخۆشە. شێخ محەممەد غەزالی نەسیحەتی دەکا، بە ئاگای دێنێتەوە، بە زمانێکی شیرین باسی خوای پەروەردگار، باسی حەرامی عەرەق، باسی بەڵاکانی لە ڕووی تەندروستی و مادیەوە بۆی دەکا. کابرا دڵی نەرمە، فرمێسک بە چاویا دێتە خوارەوە، ئەڵێ یا شێخ بەخوا قسەکانت هەموو تەواو و شەرمەزاری بەردەمی خوای پەروەردگاری خۆمم، تو خوا دوعام بۆ بکە خوا لێم خۆش بێ. شێخ محەممەد غەزالی دەفەرمێت لەو کاتەدا بە ئاگا هاتمەوە، باشە ئەوە مەستە بە عەرەق، ئەی من کە بانگخوازم، ئەی من کە مەلام، بۆ گوناهی من لەو کەمترە، منیش دایمە لە غەفڵەت دام، وەکو پێویست بۆ ئاینەکەم تێ نەکۆشاوم، غەفڵەت دڵی تاریک کردوم، بۆیە گەڕامەوە بۆ لای و دەستم لە مل کرد، وتم برا تۆ بە عەرەق مەستی، من بە دنیا مەستم، وەرە با بەیەکەوە لەخوا بپاڕینەوە، بڵێن ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا وئین لەم تەغفر لەنا وتەرحەمنا لەنەکوونەنە من الخاسرین. بە هەردووکمان داوا لە خوای پەروەردگار بکەین کە لە گوناهەکانمان خۆش بێ. تۆ لە گوناهی مەستبوونت بە عەرەق، من لە گوناهی مەستبوونم بە دونیا و بێ ئاگایی لە قیامەتی نەبراوە. کەم تەرخەمیم لە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگاردا، چونکە ئەگە خوا لێمان خۆش نەبێ بەم هەموو کۆڵە گوناهەوە بڕۆینەوە بەردەمی دیوانی خوای پەروەردگار، وەڵڵا شەرمەزار دەبین، لەنەکوونەنە من الخاسرین، پێش قیامەت هەر لەم دنیاش لە خەسارەتمەندانین، لە زیانمەندانین. خوای پەروەردگار بە سەید البەشەر خاتەمی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ لولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. لسورة الإسراء آيات حفتة وسورة دفرمي أجر مدى جيجير من نكرديايا لسر أنبيرو باور إسلامتي وخوانا سيودين داريا لو أنيه كميك ميلت بكردايا بلايان دا بلاي أو كافر ومشركان دا دڵت پێی بوتیە ئەمە بۆ بانگەوازی ئیسلام قازانجا، با یەک تۆز نەرمیان لەگەڵا بنوێنم و مەیلیان بەلادا بکەم و بە هەندێک شتیان ڕازی بم بۆی ئیسلام گەشە بکە. خوا دەفەرمێ ئێمە تۆمان جێگیر کرد، ئەوە سەییدی بەشەرە. خوای پەروەردگار ئەم منەتەی لەسەر دادەنێ، ئەی من و تۆی گوناهبار، والله کە ئێمە الحەمدولله بێبەرین لەم یادی سەری ساڵ و ئەو گونەهبارەی کە خەڵک تێی دەکەوێ، ئەوە هەموو فەزلی خوای پەروەردگارە، ئەو ئیسلامە کە لە دڵ و دەروونمانە جێگیر بووە، والله ئازایەتی خۆمان نییە، هەمووی فەزلی خوای پەروەردگارە و شکرانە بژێری خوای دەوێ. ئایا ئێمە لەو خەڵاتە گەورەی خوای پەروەردگار شکرانە بژێریمان کردووە بە ئاگاین لێی؟ لەسەری ساڵی تازەی میلادیدا پێویستە داوای لێخۆشبوون لە گوناهی ساڵی ڕابردوومان بکەین و دوعای خێر و خۆشی و بەرەکەت بۆ ساڵی داهاتوومان بکەین. دوو، سەری ساڵ یعنی بە خۆدا چوونەوە بۆ کەسێک وەکو تاک، هەموو تاکێک پێویستە ساڵانە بە دەفتەری کردەوەکانی خۆیدا بڕواتەوە، لەسەری ساڵەکەەوە بڕوانە بۆ خوارەوە. 365 ڕۆژت بەڕێ کرد، 12 مانگی تەواو. ئەرێ تۆ چت کردو ئەی تاک، ئەی مرۆڤ وەکو تاک؟ پێویستە خێزان بە خۆیدا بچێتەوە. ئایا پەیوەندی نێوان ئەم ژن و مێردە، پەیوەندی نێوان ئەم باوک و دایکە لەگەڵ منداڵەکانیان، منداڵەکان لە ئاستی دایک و باوکیاندا سەیرێکی ناو خێزانەکەیان بکەن، بزانین تۆکمە و تەواوین یان شپرزە و بێحاڵین و خەلەلەکان لەکوێدان چاکیان بکەین. بۆ کەسێک کە دوکاندارێکی ئاساییە، بەخوا بە سەری ساڵ جەردێکی خۆی بکە و بزانە داخۆت چی هەیە لە کۆگایدا، چی هەیە لە دوکانیدا، چی دەزمایەیە، چی قەرزی لای خەڵکە، چی قەرزاری بازاڕە. ئەم ساڵی لە خێر و قازانجا بووە یان بەرەو شکست و زەرەرە، ئەبێ بە خۆیدا بچێتەوە. ئەمجا بڕۆ بۆ کۆمپانیایەک و پاشان دەگاتە ماڵە گەورەکە کە حکوومەتە. ئایا ئەم حکوومەتە ئەم ساڵی هەروەکو پارە بەرەو قازانجیان بەرەو شکستە؟
بە تایبەتی لە دوو بواردا یەک بە یەکمان پێویستە بە خۆمان دابچینەوە. یەکەم خواپەرستی، دووەم خەڵک دۆستی. لە بواری خواپەرستیدا ئایا ئەم ساڵ نوێژەکانمان جەماعەتەکانمان فێربوونی زانستی شەرعیمان لەگەڵ ساڵی ڕابردوودا زیاد بوو یان بەرەو کەمی ڕۆیشتووە؟ لەوازیە ساڵی 2024 زۆر جەماعەتت لە مزگەوتە نەفەوتا بێ، کەچی لە 2025 جەردێکی خۆت بکە چەند جەماعەتت لە ڕۆژا فەوتاوە، لە هەفتەیەکە چەند جار هەر نەچوویە مزگەوت. جاران بەردەوام ڕۆژی گوێت لە وتاری مامۆستایەکی بەڕێزی ئاینی دڵسۆزی ئەم ئیسلامە دەگرت. ئێستا لەوازیە لە ساڵی 2025 ڕابردوودا 10 وتاری گوێ لێ نەگرت بێ. جاران دەگەڕای 2 گەڕک بە وڵاتری ماڵی خۆتەوە دەڕۆیشتی بە دوی وتارێکی باشە. ئێستا سعات 12 لای داوە تااقەتن نییە بچێم لای مەلای مزگەوتی گەڕەکەکەی خۆتان نەک بە تامەزرۆیەوە بەدوی وتارێکا بگەڕی. لە زانستە شەرعەکان خەریکە دادەبڕی ئەوەی دەشیزانی لە بیرت دەچێتەوە. دووەمیان لە بواری خەڵک دۆستیدا، ئایا لە ساڵی 2025 ڕابردوودا دۆستت زیاد کرد یان دۆستت لەدەستدا؟ دۆستت زیاد کرد بە ڕووی خۆشت، بە زمانی شیرینت، بە دەستی هاوکاریت، بە دڵی پاکت، یانەوانەی دۆستی شت بوون لە دەستتدان بە غەیبەت، بە بوختان، بە حەسوودی، بە ڕقی ناو دڵت بۆ مسلمانان. بەخوا ئەگەر بەرامبەرەکە پێشی نەزانێ، هەر وەختێ غەیبەتی کەسێکت کرد، هەر وەختێک کۆمنتێکی ناشیرنت بۆ کەسێک نووسی، هەر وەختێک وشەیەکی ناشیرنت بەرامبەر بە کەسێک دەربڕی و تۆمەتێکت خستە پاڵی و بوختانێکت بۆ کرد، هەر وەختێ حەسوود بووی بە سەرکەوتن و پێشکەوتنی برایەکی مسلمان و خوشکێکی مسلمانت، ڕقێک لە دڵ تا دروست بوو بە ناحەق بەرامبەری، واللهی ئەگەر پێشی نەزانێ بەرامبەر تۆ دۆستێکت لەدەستدا، چونکە لە ناخەوە ڕەشت کردەوە. ئەو بەرامبەرە دڵی پاکە بەرامبەرت مەرحەبایی جوانیشت دەکا، ئاگای لە هیچ نییە، بەڵام تۆ دۆستێکت لە ناخی خۆتدا لەدەستدا، لە دەستچوونیش ئەوەیە لە ناخەوە دۆستێکت لەدەستدا بێ. سێم لە بواری ئابووریدا، بواری ئابووریە کە پەروەردگار لە سوورەتی ئەنیساء ئاەتی 5 دەفەرمێ جعل الله لكم قياما. والله ئەو ماڵ و سەروەت و سامانە زۆر ئاگاداری بن کەوا خوا گێڕاوێتی بە مایە ڕاگیربوونتان، چۆن بڕبڕەکانی پشت مایە ڕاگیربوون و ڕاوەستا و بوونی ئێمەیە. ئەم ماڵ و سەروەت و سامانە حەڵاڵەشەکە بە حەڵاڵی لات بێ ئاوا ڕاد دەگرێ، ئاوا بە پێوە ڕاد دەگرێ و ناهێڵم بالکەزبی بۆ خەڵک و دابێتەوە. ئایا داهاتن لە ساڵی ڕابردوودا لەگەڵ ئەم ساڵی تازەدا هەر وەکو خۆیەتی؟ ئەگەر هەر وەکو خۆی بێ یعنی تۆ بەس ڕۆژانە ژیاوی، یان کار و کەسابەتەکەت بە فەزلی خوای پەروەردگار زیادەشی هەبوو و زەکاتت داوە، والذین هم للزەکاتی فاعلون. کار و کەسابەتی باش ئەوەیە کە ڕۆژانە ژیانێکی باشی شایستە بە مرۆڤ ژیابی بەبێ زیادەڕەوی و بەبێ ئیسرافکردن و بەبێ دەست بڵاوی، و پاشان الحەمدولله بەشێکیشت لێ زیادە سەری ساڵ زەکاتیشت هەیە. ئەگەر زەکاتت هەبوو ئەوە لە فەزلی خوا بە زیادە کار و کەسابەتت باش بووە. ئەینا ئەگەر هەروەکو خۆت بووی ئەوە ڕۆژت بەڕێ کردووە، یان خوا نەخواستە ئەگەر فەقیر و هەژار بووی مایەکەشت وردە وردە دەخوارد و لە دەستت دەبەوە، ئەوە فەقیری لە فەقەراتت دەدا. زانان هەندێک دەڵێن فەقیری لە فەقەراتەوە هاتووە، چۆن کەسێ بڕبڕەکانی پشتی فەقەراتی پشتی تووشی نەخۆشی و ئازار بێ سیرەکەی دەچەمێتەوە، بە زەحمەت دەتوانێت هەستێ، بە زەحمەت دەتوانێت بە ڕێگادا بڕوە، بە زەحمەت دەتوانێت قنج و قیز بوەستێ، لەسەر پێیەکانی خۆی ناوەستێ. هەژاریش ئاوا فەقەراتت لە ناو دەبا، بەخوا هەڵوێستت قسەت بوێریت ناهێڵێ. زۆر کەسمان بینیوە زیرەک، قسەزان، دانا، ئازا و بەجەرگ، بەڵام لە مەدیس و کۆڕەکانە خۆی بچووک دەکاتەوە، ناتوانێت قسەی ناو ناخی کە چەند جوان و بەکەڵکە دەری ببڕێ، تەنها لەبەر ئەوەی هەژارە. لەبەر ئەوەی هەژارە خەڵک ئامادەنەی گوێی لێ بگرێ و خۆشی خۆی پێ بچووک دەبێتەوە، هیچ کەم و کوڕیەکی تری نییە، تەنها هەژاری نەبێ. لە هەمووی خراپتر ئەوەیە پەنا بەخوا قەرزاریش بووبی. ئەبێ سەری ساڵ تەماشای خۆت پێی من لە ساڵی ڕابردوودا قەرزم لای خەڵکە بە فەزلی خوا یان قەرزاری خەڵکم پەنا بەخوا.
بەخوا حەیفە بڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار کە بەداخەوە ئەگەر لەسەری ساڵە ئینسان وەکو تاک وەکو خێزان ئەم هەموو خێزانە خوا پەناماندا هەڵدەوەشێ ڕۆژانە دادگا و پارێزەر و دادوەربەر ناکەوێ پەنا بەخوای پەروەردگار هەر ماڵە و بەسەر خاوەنەکەیدا دەڕوخێ هەمووان خەریکە بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار ئەوە تام ساڵ دوو موچەت فەوتا و سیچلێکی کرد بۆ پاشەکەوت کراوە خورا بەڵام ڕۆژ بە ڕۆژباری بازاڕەکەت و ئابوووریەکە لەسەر شانی فەقیر و هەژارەکە قورستر دەبێ بەخوا ژیان ئەو ژیانە نییە بەردەوام هەمومان بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار ئەبێ بڵێ ئەلحەمدولیلا ئەم ساڵم باشتر بوو لە پار و گەشببینم ساڵی داهاتووم باشتر دەبێ لە ئەم ساڵ بۆیە وتراوە لا تەجعل یەومەکە کەلئەمس ئاگاداری خۆت بە با هەرگیز ئەمڕۆت وەکو دوێنێ نەبێ تعلم کاکە شتێکی تازە فێر بە ئەم هەموو کتێبە جوانە لەم بازاڕەدایە کام کتێبەی دەڵێ گرانە وەڵڵا بای ژەمێک ناخواردنی دەرەوەیە دەیەحاد نامیلکە کە بەڕاستی ژیانت دەگۆڕێ بەرەو باشتر و چاکتر بەخوا پارەی لەفەیەکە پارەی یعنی شتێکە کە لە ماڵەوە میوەیەکت کڕیوە فرێتدا و هەر نەخوراوە لە خراپیە ئەو نامیلکەیە بۆ ئەولادی ئەولادت دەمێنێتەوە بۆ منداڵەکانت بۆ نەوەکانت بۆ میوانەکانت بۆ جیلی داهاتوو سەدەقەی جاریە ئایا هیچی تازە فێر بووی لە ساڵی ڕابردوودا تعلم هەوڵ دە فێر بە ئەم دەرگای زانستە خوا لەم ئومەتی ئیسلامی کردوێتەوە وەڵڵا هەر موبایلەکەت هەموو عیلمی تێدایە ئەگە بە دووی شتی چاکە بگەڕێی تەتەوەڕ گەشە بکە گەشە بە عەقڵت بدە گەشە بە جەستەت بدە گەشە بە باری ئابووری و داراییت بدە ئیستەفید سوود ببینە ئەم هەموو ڕووداوانەی کە خۆش و ناخۆش لە دەورەت ڕوودەدەن دەرسی ژیانی لێوەرگرە تەقەدەم هەوڵی پێشکەوتن بدە لە شوێنی خۆ تامەوەستا ژیان وەستانی نییە لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر یان دەبێ بەرەو پێشەوە بڕۆی یان دڵنیا بە دوا دەکەوی ئەو یەتەوەقف نییە لە ئیسلامدا نابێ بڵێ وەڵڵا وەستاوم کە وەستای یعنی زەرەرت کردووە یعنی تۆ لە ناو چووی دەبێ بەرەو تەقەدەم بەرەو پێشەوە بڕۆ بە ئیزنی خوای پەروەردگار پەیامی پەروەردگاری ئێمە ئەوەیە سابق و ساریع و پێشبڕکەیەکی شەریفانە و جوامێرانە بکەن لە ناو خۆتاندا بەڵام بەداخەوە موسڵمانان بە شێوە گشتیەکەی ڕەضوو بأن يكونوا مع الخوالف وەکو لە سوڕەتی ئەتەوبە ئاەتی 87 خوای پەروەردگار لە زەمی منافقەکانە دەفەرمێ ڕازین بەوەی لەگەڵ بەجێماوان بن بەخوای ئێمە حەزمان لێ لەگەڵ میلەتانی بەجێماو بین ناکەوینە پێشبڕکێ لەگەڵ میلەتانێکی پێشکەوتووی ئەم سەردەمەدا بەداخەوە حکومەتیش لە 2025 خراپتر بوو لە 2024 کۆمەڵە قەیرانی ئابووری توخواوە هەواڵە بەردەوام سەی تەلەڤیزۆنکە یعنی تۆ ڕۆژانە یان شەوانە دانیشە بەشێک لە سەردێڕی هەواڵە گرنگەکان لە کوردستاندا بریتە لە موچە ئەم دێنە سەر تەلەڤیزۆن مقابلەی دەکرێت سپەی شەویش تەماشاکە لە نیوەڕۆکەی تەماشاکە کەسێکیان هێناوە بە حساب ئابووری ناس هەموو قسە خۆشەکەیەوێ وەڵڵی دوو موچەی ئەم ساڵ دەفەوتێ ئەم قسەیە بەڕێ زەنگاڵتە نییە والله ئەمە بەس لە کوردستان و لە حکومەتی هەرێمی کوردستانە هەیە دوو موچە دەفەوتێ نەکابرای سەر تەلەڤیزۆن و ئیعلامی هەستی پێدەکات چونکە ئەو بۆ خۆی لە حیزبەوە معاشەکەی فولە هەر کێشەی نییە نە ئەوەش چاوپێکەوتنی لەگەڵ دەکرێت ئەویش تێرە ئەو دوو موچە دەفەوتێ و دڵنیابن ساڵی داهاتوش لەوە چێ دوانی کەشت فەوتێ و خراپتر بێ گولەیەکە و لە دڵی کەسانی فەقیر و هەژاری موچە خۆر دەدرێت کە غەیری ئەو موچەیە هیچ شتێکی تر شک نابن و ئێستا تووشی ژێرباری قەرز بوون ئەبێ ئەوانە بڵێن فەقیرە 100 خۆزگەم بە ساڵی ڕابردوو بە پێرار و بە بەتر پێرار و ئەوانەکە کە ژیان لە ئێستا باشتر بوو قەیرانی ئابووریمان هەیە قەیرانی سیاسیمان هەیە هەرێمی کوردستان کە مایەی شانازی هەمووانمان بوو ئەو ئاڵای کوردستانە کە مایەی بەختەوەری هەموومان بوو لە ژێر سایە ئاڵای و حکومەتی خۆمان دابین ئەوە نیوەی خاکی کوردستانمان بە زیادەوە لە دەستداوە ئەوە ڕۆژ بە ڕۆژ تۆ قەوارەکەت بچووک دەبێتەوە بەهۆی ئەم دووبەرەکیەی ناوخۆیەوە ئەم دووبەرەکیە باوەڕ ناکەم کۆتایی پێبێ ئەو عەقڵیەتە لە شەستەکانەوە هاتووە تازە پیر بۆ ڕێگەکەی لە ناو کووردا بەخوا زۆر بە زەحمەت
باوەڕ ناکەم بەداخەوە چارەسەر بکرێ. ئەوەتە لە ژێر فشاری هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان کە ترسی ئەوان خستۆتە سەر کوردەکان و هێزی پێشمەرگەی کوردستان کە موچەکە و یارمەتیەکەتان دەبڕین خۆ دەخەڵەتێنن وەڵا هێزی 70 نەماوە دەبین بە یەک هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵام سەیری ئەم خۆ خەڵەتاندنە ئەم مل خستنە ناو بەفرەوە وەکو کەو سەر دەخاتە ناو بەفرەوە زانە ڕاوچی نایبینێ. بابە تۆ خۆت دەخەڵەتێنی هێزی 80 بکەی بە دەڤەری 1 و هێزی پێشمەرگەی 70 بکەی بە دەڤەری 2 70 بکەی بە دەڤەری 1 و 2 چ لە مەوزوعەکە دەگۆڕێ؟ ئەوە بە حساب دەتەوێت بەرامبەرەکانت بخەڵەتێنی ئەینا ناو ناخی خۆت هەر وەکو شەستەکانە بەرامبەر یەکتر. لە بواری ئیداریدا ئەم هەموو قەیرانی ئیداریەمان هەیە. بە دڵنیاییەوە هاوڵاتی کوردی دڵسۆز حکوومەتی خۆی و کاربەدەستی خۆی نەک ناگۆڕێتەوە بەڵکو بەراوردیشی ناکا بە دەسەڵاتی غەیری کوردی. بەڵام ئەوەی میلەتی دڵگران و نیگەران کردووە قەڕی و پڕیە. تۆی سەرکردە و تۆی مەسوول و تۆی بنەماڵە هەمووتان پڕبوون وا پارە دەنێرن بۆ بانقەکانی دەرەوە وا لە شوێنان شت دەکڕن میلەتەکەش مژدەی ئەوەی دەدەیتێ چاوەڕێی دووموچەکە مەبە و خوا ڕەحم بە ساڵی داهاتووت بکە. شاعیر کاتی خۆی زۆر جوان وتوێتی إن لم يكن للمرء في دولة امرئ نصيب ولا حظ تمنى زوالها وما ذاك عن بغض ولا كراهة ولكن يرى نفعه بانتقالها. ئەڵێ ئەگەر هاتو مرۆڤ لە وڵاتەکەی خۆیدا لەم بودجە بەلاحەی وڵاتەکەی خۆیدا نەسیب ولا حەظ نە پشکی هەبوو نە بەشی هەبوو تەمەنا زەوالوها هێندە دڵی پڕ دەبێ دەڵە کوڕە یەخوا هەر نەمێنێ کە بۆ من نەبێ با بۆ کەسیش نەبێ. وما ذاك عن بغض ولا كراهة بەخوا کەسەکە ڕقی لە حکومەتی خۆی نییە ڕقی لە کاربەدەستی هاوزمانی خۆی نییە ڕقی لە نیشتیمانی خۆی نییە ڕقی لە ئاڵای شەهید و ئەنفالەکانی نییە ولكن يرى نفعه بانتقالها. بەڵام هیچ دەسەڵاتی نییە. ئەڵێ منیش هەوک تۆ خەڵکیان وڵاتم بەخوا لە تۆ قوربانی زیاترم داوە تۆ غەشت کردو و ئەم لاولایەکت هەبووە لەگەڵ ڕژدێمی پێشوودا و مەلەفێکت لەواسی هەبوو بێ لە مخابەراتە من کوردایەت یەکەم کوڕی شەهیدم کچی شەهیدم خێزانی ئەنفال کراوم دێ ڕووخاوم ماڵی سوتاوم پاک و بێگەر بۆ کوردایەتی بوو هیچ سیاسەتێکی غەش و خیانەتم نەزانی و لەگەڵ میلەت و لەگەڵ ئاین و لەگەڵ خاک و لەگەڵ خەڵکی خۆمدا. بەڵام ئەمڕۆ من قوربانیم ئەوە تا تۆ بووی بە دەسەڵاتدارێکی پلە باڵا بە چەند سکرتێر ناتوانم بگەمەلات ناتوانم تەلەفۆنت بۆ بکەم سەردانم ناکەی دوێنێ لە ماڵی منانانت دەخوارد ئەمڕۆ دەبێ من بە میوانیش نەگەمەلای تۆ. کاتێک کە ئەمە دەبینێ دەڵە بابە بە هەر نەمێنێ لە داخانە ئەینان نەڕقی لێتی نە پێی ناخۆشە چه هەیە پێی ناخۆش بێ کار بەدەستەکە بە زمانی خۆی قسەی لەگەڵ بکە چه هەیە پێی ناخۆش بێت دەوڵەتی کوردی نەبێ مەگەر کەسێکی بێدین بێ یان کەسێکی تێنەگەیشت و نەزان و ناپاک بێ بەرامبەر بە خاک و خەڵکی خۆی کە ئەوەشمان نییە بەداخەوە ئەلحەمدوللیلا. بۆیە کە دەڵێ بۆ من نەبێ با بۆ تۆش نەبێ. یاسای نەگۆڕی نێوان حکوومەت و میلەت سێ یاسایە بەڕێزان. کۆتایی وتارەکەم بەوە دەڵێم ساڵی 2025مان خراپتر بوو لە 2024مان. واللهی ئەگەر ئەمانەی کەوا براگەورەی بۆ ئەم کوردستانە دەکەن فریان نەکەون بە خۆیاندا نەچنەوە بینی خۆیان و خواتەوبەیەکی ڕاستەقینە نەکەن ئەوەی لەگەڵ خۆیدا ڕاست بوو لەگەڵ میلەتی خۆش و خەڵکی خۆشیان ڕاست دەبێ ئەوەی شەرمی لە خوای خۆی نەکرد و بیری قبر و قیامەتی خۆی نەبوو واللهی خەڵکەکەی خۆشی سوودی لێ نابینێ و خۆشی سەرنجام تێدا دەچێت. یاسای نەگۆڕە وەکو یاسای بیرکاری و یاساکانی بیرکاری وایە لە نێوانی حکوومەت و میلەتدا سێ خاڵ هەیە. یەکەم هاوڵاتی دڵخۆش بێ کاربەدەستی باڵاش خۆشحاڵ بێ خۆش ڕابێرێ ئەو خۆشحاڵ میلەتیش دڵخۆش و تێر و پڕ و خاوەن کار. ئەمە لەم کاتەدا میلەت سوپاس گوزارە 100 جار شکری خوا دەکا و دوعا بۆ کاربەدەستەکە دەکات ئەلحەمدوللیلا خۆشی خۆش گوزارانە سوپاس بۆ ئەڵڵا منیش لە سایە عەدالەت و حکومڕانی و سیاسەتی ڕەشید و ڕاست و دروستی سەرکردە و حیزبەکە و بەڕێوەبەری وڵاتەکە و
ئەوانەی دام و دەستگای حکومەتی کوردی بەڕێوە دەبن سوپاس بۆ خوا منیش تێر و تەسەل و حەساوە و خاوەنکار و ئابڕوو کەرامەتم پارێزراوە سوپاس گوزارە. دووەم میلەت هەژار و برسیە بەڵام کاربەدەستیش وەکو ئەو هەژار و برسیە وەکو ئەو جلدراوە پێڵاودراوە ماڵ و حاڵی شڕ و داماوە لەم کاتەدا میلەت ئارام دەگرێ. زمانی حەزەتی عومەری کوڕی خەتاب خەلیفەی دادپەروەری ئیسلام کە خەڵک نان نەبوو بیخوا گرانیەکی زۆر قرس ڕووی کردە شارەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵک بەگشتی برسی بوون گرانیەک هەل لە بەشێک لە فەرمانڕەوایی ساڵەکانی فەرمانڕەوایی عومەری کوڕی خەتابدا ڕەضی الله عنه بەڵام مێژوو بخوێنەوە یەک کەس گلەی لە ئیمامی عومەر نەکردووە یەک کەس. عامی ڕەمادە مەشهورە لە مێژووی ئیسلامدا هەموو مێژوو تەحەدا دەکەن بیخوێننەوە یەک هاوڵاتی ناڕەزایی بەرامبەر بە ئیمامی عومەر دەرنەبڕیەوە. بۆ چونکە ئیمامی عومەریان دەبینی لە سەر مینبەرەکە کەوتاریەدا سکی قۆڕەی دەهات بەسکی خۆی دەوت 100 جار قۆڕێنی و لە ناو مەدیساکەەوە ئینسانی پیاوانە عەی بە دەنگی سکت بێ 100 قۆڕ لێ بێ تا ئەو فەقیر و هەژارە تێر نەخوا بەخوا نایەڵم تێر بخۆی بەخوا مناڵەکەی یەک کاڵەکی هێنابوو زۆری حەز لێ بوو لە دەستی ساندەوە و درا بە منداڵێکی هەتیوی باوک شەهید بووی ڕێگای ئیسلام. خەڵک ئەویان دەبینی سەرۆکیش بۆ خۆی وایە یەک کەس لەو میلەتە ناڕەزایی بەرامبەر بە ئیمامی عومەر دەرنەبڕی بڵێ برسین و قات و قڕی و گرانیە چونکە سەرۆکیش وەکو ئێمە دەژی. خاڵی سێم ئەوەیە ئەوانەی باڵان لە وڵاتە و کاریان بەدەستە و حکومڕانن تێر و تەسەل و بێعیبن ڕۆژانە بەس خەریکی پرۆژەکانی خۆیانن ڕۆژ بە ڕۆژ بەردەوڵەمەندتر دەبن ڕۆژ بە ڕۆژ کوڕەکانیان نەوەینەوەکانیان زانکۆ دەکەنەوە بانق دەکەنەوە پارە بۆ دەرەوەی وڵات دەنێرن بەشی بودجەی شارێک بەس خەریکی ئەسب بەخێوکردن و کڕینی ئەسپن لە دەرەوەی وڵات ئەوەی دەدرێ بە مەیتەری ئەسپەکانیان سەدان ماڵە شەهید بە خەونیش نایبینێ. بەڵام میلەت لەولاوە قڕی کردووە موچەی نییە بودجەی نییە ئەرکی هەر لەسەر شانە لە هیچ شتێک نابەخشرێ پارەی ئاوم هەر دەوێ بە زیادەوە پارەی کارەبام هەر دەوێ پارەی جادەوبانم دەوێ تابلۆی ئۆتۆمبیلم دەوێ غەرامم دەوێ بازم دەوێ شتێک بکڕەوە بفرۆشە نیوەی بۆ حکومەت بێ بەڵام ئەو ئامادە نییە موچەکەی خۆت بداتێ. بەڕێزان ئەمەیان ئەم حاڵەتی سێمە زۆر خەتەرە سەرنجام لە ناوە ئەم خەڵکەدا تەقێتەوە ڕاپەڕین لە ئەوەدا دروست دەبێ ماوەیەک خەڵک خۆی دەگرێ دوایی پەنا بەخوا ڕاپەڕین دروست دەبێ. مرۆڤ بەڕێزان دووشتی هەیە دووشت هەر تەنیا یەکیان نییە یەکەم پێویستی دووەم کەرامەت. خۆ لە سەردەمی ڕژێمی پێشووی بە گۆڕدا خەڵک پێداویستیەکانی دابین بوون بەرمیلێک نەوەت من منداڵ بووم لە بیرمە بە 3 دینار بوو دەهاتە بە دەرگاکەت بە ئارەزووی خۆت تێت کردایە کارەبا خەڵک هەر بە ساڵیش پارەی نێدا هەر پارەی نەبوو بەردەوام ئاوی گرمت هەبوو ئاوی فولت هەبوو هەموو شتێکت باش بوو کە خانووکەشی تێک دەدای تەعویزیەدای تێ ئەوانەی ئەوەی ئێستا خەڵک بۆ ئەم حکومەتی خۆمانی دەکا ڕۆبعێکیەوە بە باڵای ئەو ڕژێمە گۆڕ بە گۆڕەی هەڵبوو تا سەری لە زێر دەگرت بەس سیاسی نەبووە حەقت نەبووە ئاویش حەقی نەبوو بەسەرتەوە هەرچەند دوژمنی تەواوی نەتەوەکەت بوو پیلانی بۆ دانابوو بەڵام هەر پێداویستی شەر نییە تاچی کورد کە ڕاپەڕی لە برسان نەبوو لەبەر ئەوە بوو کەرامەتی مرۆڤایەتی هەستی شعوری نەتەوەی خاچی خەڵکی سوکایەتی پێدەکرا ئەنفال دەکرا زیندە بەچاڵ دەکرا ماڵی وێران دەکرا ئەگو دەگەت تێری شمکەی کەرامەتم بڕوشێنی هەل لێ دڕادەپەڕم ئەگ بڕۆژ کورد سوپاس بۆ خوای گەورەی ئێمە لە سای حکومەتی خۆمانەوە کەرامەتمان پارێزراوە تا ڕادەیەکی باش بەڵام کاکە خەڵک پێداویستیەکانی هەن مرۆڤ دەبێ هەردووچیانی پڕکرێتەوە هەم پێداویستی هەم ڕێز و کەرامەت هەر کامێکیان نوقسان بێ ئەو دەوڵەتە سەرنجامی خێر نابێ و ئەو میلەتە تا سەر لێی بێدەنگ نابێ. ئومێدەوارم و پژ ئەستور بە خوای پەروەردگاری ئەرحەم الراحیمین ئێمە دوعای خێرمان لەسەرە لە ماڵی خۆمانەوە لەگەڵ ئێوەی بیسەران و بینەران دوعا دەکەین یا ڕەبی خۆیان ساڵی 2026 ساڵی فەرەحی بێ ساڵی خۆشی بێ ساڵی بەرەکەت بێ ساڵی خێر بێ ساڵێک بێ زستانێکی پڕ لە بەفر و بارانی ڕەحمەتی بێ زیان ئاوەکانمان بژێنەوە بەنداوەکانمان پڕ بن و سەرڕێش بکەن دەغڵودانمان پڕ خێر و بەرەکەت بێ یا ڕەبی خۆی پەروەردگار لە ساڵی داهاتوودا دڵمان خۆشکەی
یا ڕەبی خۆیان گرفتەکانمان خۆت بۆ چارەسەرکەی چاکەخوازانی ئەم وڵاتە دەست بە باڵیانەوە بگری و هیدایەتی زیاتریان بدەی خراپەکانمان هیدایەت بدەی لە گوناهی زۆر و زەبەندمان خۆش بی یا ڕەبی خۆیان لە گوناهەکانمان خۆش بی لە ساڵی داهاتوودا لە گوناه بمان پارێزی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا ئەڵڵاه ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی ساڵی ڕابردووی بە ئازارەوە بەڕێکرد یا ڕەبی خۆیان ساڵی داهاتوو بە لەش ساغی لە ناو ماڵ و منداڵی خۆیان دانیشێ ئەوەی لە ساڵی ڕابردوودا دڵتەنگ بوو خاوەن مشکیلەی عایلەوی بوو یا ڕەبی خۆیان ساڵی داهاتوو گرفتەکانی بۆ چارەسەرکەی بۆ خۆیان بەڕێک و پێکی دانیشن و دڵخۆش بن یا ڕەبی خۆیان ئەوانەی منداڵیان هەیە منداڵەکانمان ساڵحکەی یا ڕەبی بێەوەی سەلامەتیان کەی عەقیدە و بیر و باوەڕیان پارێزی لاشیان لە نەخۆشی پارێزی یا ڕەبی ئەوەی ڕۆڵی لە دەروی ئەم وڵاتی کوردستانەیە خوا ڕۆڵەکانی هەموو لایەکمان پارێزی یا ئەرحەمە الراحیمین ئەوەی منداڵی تا ئێستانیە بە گەورەی خۆت منداڵی پێ ببەخشی ئەوەی ژیانی هاوسەری پێک نەهێناوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە لە کوڕ و کچە بە حیا و حورمەتەکانمان بەڕێز و بە حورمەت و بە خۆشی و بە شادی بچنە خانە و لانەی هاوسەریەوە آمين 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 والحمد لله رب العالمين.